اما یک دسته کو جوارگه هاتین سلیمانی کو اف هفتیه که سردان مبردام دکه ایرو من لگل مکتب سیاسی یکتین اجتماعی کردستان لگل برس سعدی احمد پیرم جاف پیک هفتن کرد درباره روش وارگه ده آنبارگو کل سر وارگه زختن کل سر وارگه ده ما روش دا و گوتن و لسر و نامه چه بکارم به هفدور چهار سریه که جوه روشا دجم روانه یا کو گلی وارگه جیان دکه ببینن لسر روشا وارگه یا هی ام بکارم به هفدوره خباته که بدن مشاندن وک چیکرین کرد وک پارتیین سیاسی کرد وک رخصتن مدنیین هی ام بکارن چهار سریه جرا ببینن وانا جی دوسیاین کو ما پیشکشی وانا گرتن و داخوازا وینا کرن کو امجگه لسر روش وارگه یا هی گفتگو بکن و جبو چهار سریه پرسکری که هی جی خباته بدن مشاندن مرزانی که استالیره بون جنوبیا و نوێنەری کەمپی مەخمور بووم لە ڕاستیدا لە ئەنجامی ناکۆچەکانی دوایی کۆماری تورکیا لەگەڵ هەرێمی کوردستان و تەئسیریان لەسەر هەرێمی کوردستان و ئەو کێشانەی کە لە ڕابردوودا لە ئەنجامەکەی کوشتنی دیپلۆماتێکی تورکیا بوو بۆ سەبەبی ئەوەی ڕێگا بگیرێ لە کەمپی مەخمور کە هاتچۆنەکان و هیچ یارمەتێکی مرۆیی نەیانگاتێ لە ڕووی تەندروستی و خواردن و کۆمەک و خەدەمات. ئەمانە لە کاتی خۆی بۆ موافقەی هەموو لایەکمان هاتوون بۆ ئەوێ گوازراونەتەوە لە ئەتروش بۆ کەمپی مەخمور. ئەوە نییە خۆیان هاتبنیان یەکێک ئەوانی دانابێ. من پێم وایە ئەبێ ئەم بڕیاری حکوومەتی هەرێم نییە و ضروریە ئەو بریارە پێداچنەوەی بۆ بکرێت و بەم شێوە بەردەوام بی خۆی لە خۆیدا ئەمە کارێکی ناڕەوایە فشاری زیاتر کاردانەوەی خراپی دەبێت و ئەو کاتە ئێمە نابیگرەی لە کەس بکەین. هیوادارین کە حکوومەتی هەرێمی کوردستان پێداچنەوەی بکە هەموو لایەنە سیاسیەکانیش بە یەکێتیشەوە کارێک بکەن لە پێناوی نەهێشتنی کێشە مرۆییەکانی ئەم کەمپی مەخمور.